لە حادیسەکەدا کۆمەڵێک چەک بەدەست دوا بە دوای تەقەکردنەکە و هۆڵەکە شەڵەژا کۆمەڵێک چەک بەدەستی جۆرا و جۆر بینران ئەمانە کێ بوون ئەم چەک بەدەسانە؟ مانە خۆی تیمی تایبەتی بڵێن حیمایی سەرۆکن جا ئەمانە پێک هاتوونە لە چەند بەشێکەوە نی یەک بەشێ هەتاکو بەشێکەیە پێوترێک کات CAT Counter Assault Team ئەمانە پێک هاتوونە بەشێک هەیە درعی بەشەری سەرۆکە پاراستنی سەرۆک ئەمانە خۆیان گیانیان ئەبێتە درع بووە سەرۆک لێنانە تیمێترت هەیە جیاوازە تیمی ناوەندیە ئەمە تیمی خەتی یەکە لاینوان ئەمە دووە ئەجا سێت هەیە ئەمانەی یەکەم کە بڵین دایمەن چەکەکانی کە هەڵیەگرن دەمانچەیان پێەیە لەگەڵ درعی جنتاشیان پێەیە زۆری دەمانچەکانیان ئەوەی ڕاستی بێتن لە جۆری سیگزاوەرە سیگزاوەری ئەڵمانی خۆی ئەڵمانی نییە بەتەواتی سویسراش بەسجارە لەعنیلەوە ئەبێ چەکەکانیان سیقەی لەسەر بێتن و دیقەی ئیسابەی هەبێ لێدانی هەبێتن ئەم جۆرە چەکانە لەبەرەوە زۆربیان سیگزاوەر بەکاردێنن هەرچەند ئێستا سیگزاوەر ئەمریکا خۆی دروستیەکان لەناو ئەمریکایانی امتیازی شەریکە ئەڵمانیەکەی هەیە مەجموعەی دووەمی دەوروبەری ئەمانە دەمانچەی کڵۆک هەڵەگرن کڵۆکیش دەمانچەیە نەمساویە و دیقەی ئیسابەیە و سیقەی لەسەرایە بەکارهێنانی ئەمە ئەم خەتەی کە باسیەکەین ئەمانەی دووەم ڕەشاش هەڵەگرن چەکی بچووک ڕەشاش ئەمانە کە هەڵەگرن ئەم جۆرە چەکانە لە جۆری FNB 90 ئەم سیلاحە سەریع زۆر سەڵی کە ئەتەقێنی زۆر سەریع بۆڵت ئاکشنی بڵین ڕەت فعلی لەرزینی ئەم چەکانە کەمە وەکو کەڵاشنکۆف و چەکی تر نییە کە زیاد بە لەرزیە لە دەستەوە ئەمەلی بۆڵت ئاکشنی پێڵێن لەرزینەوەی کەمە ئەمانە بەکاری دێنن ئەمانە بۆ شەڕی نێزیکی ناو بیناکە و دەوروبەری ئەنجا دوای ئەوە تیمێترت هەیە لە دەرەوە ئابێتن نێتاقی دەرەوە ئابێتن ئەمانە چی هەڵەگرن بازنەی سێم ئەمانە M4 هەڵەگرن M4 گرپینەکەی هەڵەگرن بەس بە کامل معداتیەوە دوربین لیزەر هەموو تەکنۆلۆژیایەکی کە هەبێتن لە سیلاحە تایەتی ئەم چەکانەی کە هەڵیەگرن ئەنجا تۆ لە دەرەوەی بیناکە کۆمەڵی قەناسەکانت هەیە کە دابەشەکرێن لەسەر بیناکان و دەوروبەری و باڵەخانەکانە بۆ نمونە هەتاکو قەناسی باڕێتیش بەکاردێنن 12.7 ملیم ینی توانای ئەوەیە بەعزە فیشەکێکەیە لە پشت دیواری بلۆکیش لێی بدەی کونیکە و بیشی کوژێتن کە بزانانی ئەو شوێنە لە چۆ خۆی مات کردووە ئەو کەسە ئەم جۆرە چەکانە بەکار دێنن و ئەم جۆرە تیمەیە لە دەوروبەری کە سەرۆک ئەپارێزن تەمان جگە تۆ تیمی تریتشت هەیە چونکە لەوێنانە FBI هەیە جگەلەوە تۆ بڵین گەرسۆنت هەیە ئەوانەی کە خزمەتەکەن لە ژوورەوە ئەوانەش ئەفسەرن شەکدارن تۆ نایەن ناسیتن و هەیە لە ناو خەڵکەکەش دانیشتوە وەکو میێوان عزەیەکی لەبەر کردووە یا چاپۆڵێکی لەبەر ئەوی شەکی پێ لە کاتی پێویست خۆیان یەکتریە ناسنەوە.